یاری هەیە بەتەکید لەسەر هەڵگیرساندنی شەڕەکان لەسەر بڕیارەکان چونکە هەندێک بڕیار لە دەستی سەرۆکە ئەتوانێت بڕیار بدا بۆیە لە ڕاستیدا خۆی استراتیژە ئەم شتێک کە ئەمریکاییکە لە ناوچەکەیە و ئەوێت لەو ناوچەیە جەمسەری تر دروست نەبێ یان ئەگەر هەیە زیاتر پەرە نەستێنێ وەکو چین و رووسیا هەر وڵاتێک کە ببێتە هەڕەشە لەسەر ئیسرائیل و قەوارەی زایۆنی ئەوە بێلان لە ناو ببرێ یان لاواز بکات. ئیسرائیل دەتوانێت وەک ئەوەی کە لە تەلمود داتوە مینە نیلی ئیلە الفرات جوگرافیاکەی خۆی فراوان بکات ئەگەر بتوانێت حکوومەتەکانیش بە هاوکاری ئەمریکا بڕوخێنێت دەتوانێت دەست بە سەرگەلەکانی ئەم ناوچانەدا بگرێت. خۆی لە ڕاستیدا ئیسرائیل خۆی بەتەنها خۆی ناتوانێت ئەوەی کە ئیسرائیل ئەیکات یعنی بە هاوکاری ئەمریکا و خۆرئاوایە ئەگەر بە هاوکاری ئەوان نەبێت تەنانەت ئیسرائیل ناتوانێت بەرگەی مقاومەی حەماس بکرێ بزوتنەوەی حەماس بگرێ هەموو توانایی ڕۆخۆرئاوا و ئەمریکا و لە ڕابردووشە بەریتانیا کە خۆی خاوەنی وعدی بالفۆڕە و لەسەر خاچی فەلەستین دەوڵەتەکەیان بۆ دروست کردوون ئەوان پشتیوانیان لێ ئەەکەن بە هەموو شەوێک ئەیانەوێ ئیسرائیل لەو ناوچەیە بمێنێتەوە و نەڕوخێت و شکست نەهێنێت